بەڕێزان هەر لە ژێر ناونیشانی تەمەنا و هەڕەشە عەلی کەریمی دەڵێت هاتنی برێدمە گۆرێک وا بەپەلا بۆ لای کورد بە ڕازی و ناڕازیەوە لە هەڵبژاردنەکان دیارە بۆ ئەوەیە کورد بە هەردوو باڵی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە ڕازی بکات بۆ چوونەوە بۆ بەغدا و دیسان پێکهێنانی حکوومەتێکی تری بەغدا. ئەمریکا بە هەڕەشە بێ یان بە تەمەنا کورد بە عام ڕازی دەکا بچنەوە بۆ بەغدا و بەشداری حکوومەتی بەغدا بکەن کە قەرارە لە ژێر دەسەڵاتی سەدر پێک بێت. ئەوەش هەمووی بۆ ئەوەیە پێشمانجی ئابکە تەحریمەکانی بەشی یەکەم دژی ئێران دەست پێ دەکات. عێراق ئامادە کرابێ و دەستی ئێرانیان لە بەغدا کورد کردبێتەوە. لە هەلومەرجی ئاوادا ئەمڕۆ کورد پێویستی بە دیبلۆماتکار و دانوستکاری بە ئەزمون و ژیر هەیە. حەقە سەرکردەکانی کورد ئەم ڕاستیە بزانن و زۆر هەرزان و گوێڕایاڵ نەبن و خۆیان بە ئاسانی بەدەستەوە نەدەن. ئەگەر بۆچوونەکان ئەوەن کە حکوومەتێکی دژی ئێران قەرار بێت لە بەغدا شکڵ بگرێت جێگومان نییە دەبێ هەموو کورد پێشوازی لێ بکە لەگەڵ لە بەرچاوگرتن و پێداگریان لە هەموو مافەکانی کورد لە عێراق. لە مانگی ئابەوە هەموو نیشانەکان بۆ ئەوە دەچن حکوومەتی ئاخوندی ئێران بخرێتە سەر ئەژنۆ. لە پێشدا بە چەشی ئابووری و کەمکردنەوەی هەناردەی نەوت و ئەرزی بیانی واتە دۆلار لە ئێران حکوومەت ئیفریج بکەن و دواتر بە هەموو کەرەسەکانی تەحریم و حەسەر خستنە سەر حکوومەتی ئێران بزماری کۆتایی لەم تابوتە نەگریسەی مەلایەن بدەن و هەڕەشە 12 خاڵیەکەی دوێنەی پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکا هەموو دەلالت لەوە دەکات عمری کۆماری ئیسلامی ئێران بەسەر هاتووە.